سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بینرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەردەوام پرزانەرەکەی خۆتان. وەک لە هەفتەی پێشووم باسکردن بەڕێز دکتۆر نەریمان محەممەد عزیز کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری مەمکە بەسپاسێکی زۆرەوە بۆ دووەم ئەڵقا میوانمانە بێت و بەڕاستی ئەڵلقێکی زۆر بەلەزتمان هەبوو هەفتەی پێشووی شەڵام ئەڵقێ شەروە بێ. نازم جەنابەت ڕازی بووی لە شتەکانیان نە دکتۆر؟ وەڵاشتی زۆر باشمان باس کرد، دەستی تۆش خۆش قوربانت سواسە دەکەم. هەڵبەت جەنابتان ماشەڵڵا بەحرن دەریانی ترەبێ بزانین دەکوێ زانیاری زۆر باشتان لێ هەڵەنجێنی. هەمیشەش ئەوەی کە لە دەریایە زۆر بە نرخەوەی کە لە قوڵایەکایەتی هەمیشە بەس کەف لەسەرەوەیە لەوی کە لە ناواخنایە زۆر گرنگەوەی مەش لەخوا بەزای ئەڵلقەی پێشوو لە ناواخنا بووین ئەمە قێ ناواخنتریشە بینەوە لەگەڵ جەنابتان. دکتۆر لە ئەڵلقەی پێشووە دەربارەی حەبی منع لە خانمانە لەگەڵ HRT چارەسەر بە جێگرەوەی هۆرمۆنە لەو بابەتە تقریبەن وەستاین زۆر بە وردی نەچوێنەوە بابەتەکەەوە. لە پزیشکانی ژنان و مناڵبوونم بیستووە کە ئەڵێ حەبی منە هەرچی چەنە بەکاربیێنی کێشەی نییە و بابەتێکی تا ڕادێکی زۆر سەلامەتە. بەڵام جەنابەت ئاماژەت بەوەدا کە فەرمووت بەکارهێنانی حەبی منع بۆ زیاتر لە 5 ساڵ سەلامەت نییە. بەڵێ قسەی زۆر ڕاستەوە، قسەی شخصی خۆم نییە. من ئەو شتانەی کە باسیەکەم هەمووی دۆکیومنتی ریسێرچ و دراساتی علمین، یعنی مەسەڵەن شتێ نییە من لە ژیرفانی خۆم دەریکەم و بیفرۆشمەوە خەڵکەوە بە من ناکرێت. هەموو خەڵک چاکەزانی و زۆر سابیتە و لە هەموو دنیا زانراوە ئەوەی زیاتر وردی کەمەوە ئەو بابەتە. مەسەن HRT و OCP چیەکەن؟ HRT با بۆ خەڵک ئاسانی کەمەوە چارەسەر بە جێگرەوەی هۆرمۆن ئەوە واز لێهێنین لە حەبی منع بەدەست هەردووچی ئەمە یەک بابەتن تقریبا جا ناکرێنەوە یەک بابەت. ئەمانە چیەکە؟ ئەمانە ڕێژەی ئیسترۆجینت بە بەردەوامی لەشە بەرزەکەنەوە، بەرزی لێ هەڵنەوە. لەش حەزی لەوە نییە زۆر بەردەوامی هەیبیت، حەزی لە ئیمپەڵسەکە هەیە، بەرزبوون و نزمبوونەوە هەیە، حەزی لە ئیسراحەتەکە هەیە، لەش ئیسراحەتکە لە هۆرمۆنەکە دیسان دەست پێ بکاتەوە. ئەمانە بە جۆرەی ئەوە حاسانەی کراون خۆیان بە موسەبیبی شێرپەنجەکە نازانرێن. ئەمە چیەکەن؟ شێرپەنجەکە زیاتر ئەین نەپێش، یعنی مەسەن ئەگەر زەلا ئافرەتێ لە تەمەنی 6 ساڵی تووشی شێرپەنجەی مەمت بێت، ئەمانە ئەوەنە خێراەکەن عملیەت و دروستبوونی شێرپەنجەکە و گەشەکردنی خانەکان بۆت ئەهێنە 55-50 ساڵ. بە نەوعێکا بەشدارن لەو تاوانە لە تاوانی دروستکردنی خانەکانی شێرپەنجە. دکتۆرەکان وەکوەوەی باسەکەن خۆی نسبەتی پرۆجسترۆن و ئیسترۆجین باسەکەن، ئەڵێنەوانەی پرۆجسترۆنی زۆرترە، کێشەی زیاترە و ئیتر بە هەندێ بابەت هەیە، بەڵام بە شێوەیەکی گرتومە ناچین ناو قوڵایە، چونکە ئەزانین یەک شت هەیە، حەبی منعی حەمل بۆ ماوەی 5 ساڵ زیاتر تەسیری زۆرە، هەتا 5 ساڵیش لەوانەیە قبولیکەی لە بۆ هەندێک سەبەبی دیاری کراوە. HRT خەڵکانێک بەکارێن ئەوەی بۆ ئەوەیە کە مەسەن خەڵکانێک ئەو دیاردەی نەمانی سوڕی مانگانەی زۆر کاریان دەکا، هۆت فڵەش و ئارەقکردن و تووڕەبوون و سەرما، بۆ ئەوانەش هەتا فەترەیە بەکارێنە تا لێ ڕادێن، بەڵام بێ بۆستێت. دکتۆر ئەگەر ئەو حەبی مەنعەکە بەکارەهێنرێ ئەو 5 ساڵە مەبەستە 5 ساڵی یەک بە دوای یەکە، یان ئەگەر پچڕ بێ خانمەکە ئیسراحەتێ بکە 5 ساڵەکەی بۆ تازابێتەوە. پچڕ ئەزانین چۆنە پچڕ تۆ ئەکومیلیشن حسابەکەی سێکە دکتۆر بۆ نمونە پرسیارەکەم زۆر ئاسانترکەمە ببوورە، من ئەزانم زۆر زانستێتی باسێکی بەس منیش زۆر بە کوردەواریانە بە بەسیتیەوە. خانمێک 2 ساڵ حەبی مەنع بەکارەهێنێ، دوای حەبەکە ڕاگرێ سکێگەکە ئەچێتە سەر حەبی مەنعەکە، ئەوە باشترە. ئەوە منیش ویستمەوە بۆ باسکەم، یەک کوردیڵی یەک جەڕە ڕای کێشیت یاکوت بە پارچە بێتەوە، پارچەکە باشترە، پارچەکە باشترە. باشە، جا هەر دەربارەی مەسەلەی شێرپەنجە کە باوترینیانە لە خانمانە و خەڵک زۆر لێ ترسێ باسی وەشمان کرد کە شێرپەنجە ئەخیری دنیا نیە و بە ئەوەی کە من بیرما پێش 3 ساڵ لەسەر شێرپەنجە کردم لە جومعە بۆ جومعە لە شاری سلێمانی کە داتامان 100% مەزبوط نییە، لە جومعە بۆ جومعە 15 خانمینیۆ دەستنیشانەکرێن بە شێرپەنجە، بەس ئەوەی کە لەناو حکومەتە ڕیکۆرد دەکرێت. هەڵبەتە ئەمێنێتەوە سەرەوەی کە چی ئەڕاتە دەرەوە و چێ لێرە خۆی تۆمار ناکاتوانە ژمارەکە دڵنیام زۆر زیاترە کاتە گەر بێتوانش تۆمار کرێت. بەڵام پێشەوەی بچینەوە وردەکاری شێرپەنجە لە مەسەلەی ئیسترۆجینە،
بابەتێکێکە لە پلاستیکا بەکارە هێنرێت پلاستیسایزەرە پێڵەن BPA بیسفینۆڵ A بیسفینۆڵەیەکێکەوە بەتانی کە باسەکرێت لەوەی کە ئیسترۆجێنەسز زەکات یا ئیسترۆجین بەرز زەکاتەوە ئیستراجیل کە بڵین فۆرمێکی ئیسترۆجینە فعلەن بە خواردنەوەی ئاو لە ناو دەبەی پلاستیکە یان بەرکەوتنی هەتاو بە دەبەی پلاستیکە خواردنەوەی تیابێ ئەگەری تووشمان بە شێرپەنجە زیاکە مانەوەی دەبەی پلاستیک لە بەردەم هەتا و گەرمایە بۆ ماوەیەکی درێژ گۆڕانکاری وا دروستەکە بێتە کارسینۆجین بێتە خانی شێرپەنجەی ئەبێت ئەوە کورتی قەزێکەیە زۆر بە کورتی ئاوا هەموو پلاستیکەکان ئەوانش کە BPA-شیتیانی ئەوە هەر شتێ هەر پلاستیکە ماوەی زۆر لەبەر هەتا بەجێ بێڵی تیشکی بێر بکەوێت گۆڕانکاری کیمیایی وای بەسەر ڕۆدا کە مستەفەل تۆ ئینجەشنێکە خۆیت باڵە دروستە ئەوەی کە ئەی خۆیت تەسیری لێکاوە بێتەوە با من دوو پرسایی ترکەم هەر ئەلێرەوە هەنێجار تۆمە لەبەر هەتاوە هەڵ ناگرێسە من کە نام تەشریفە لێرە بوو ئاگات لێ بە وردە خواردمەوە ئێستا دەبەکەم بە تاڵە پێویستم بە چاکی سەفەریە بەرداخی سەفەریم دەست ناکرێت چاکە خۆتەزانین گەرمەکەی تریکەکەی تەناویەوە هەمان کاریگەری هەیە ئەوە دروست ئەوە جیا ئەمە ئەڵین بەر تیشکی ئەکس ڕێی هەتاو بکەوێت بۆ ماوەیەکی درێژ ئەشعی تیشک بۆ ماوەیەکی درێژ بەر ئەو دەبەیە بکەوێت ئەگەر بە شێوەیەکی ئەگەر تۆ ئەگەر باسی علم بکەیت باسی علمەکەی با ئەگەر من و تۆ باسی علم بکەی خواردنەوەی هەموو خواردنەوەیەک لە دەبەی پلاستیکە باش نییە هەمووی هەتا هەڵگرتنی خواردن لە ماڵەوە لە قاپی شوشە باشترە لەوەی کە لە قاپی پلاستیک هەڵیگری وانە تۆ باشتر ئەزانیت ئەستەغفیر الله حەدم نییە مەوادی پلاستیکی کارلێکردنی لەگەڵ ئەو مەوادانە هەیە خواردانەیە کە تۆ تێیەکەیت ئەو ئاوەیە کە تێیەکەیت ئەگەر زۆر بە علمی زۆر بە وردی قسەی بکەیت باشە هەر لە مەسلەی دووبارە پلاستیکە لە مەسلەی هەڵگرتیان بابەتانە و ئەگەری تووشبوونمان بە شێرپەنجە لەبەری کە من زۆر جار ئەبینم ئەم دەبانە بڕیشان کە ئەوەی کە بەکاری هێنی تۆ دووبارە لێ نووسرا cold beverage only تەنها خواردنەوە ساردەکانی تیا هەڵبگرە هەمیشە بۆ من نیشانی پرسیار بۆ لەبەرەوەی کە ئەگەر گەرمەکەی تێ بکەم تووشی شێرپەنجەمەکە تکارلێکردنەکەیەکە باشە نێتشێت توی شێرپەنج بکە تۆ لە ماوەی ژیان تا شت هەیە پێڵێن ئەوە ئەکومیلیشن کۆکردنەوەیە تۆ کۆیەکەیتەوە سەر یەکتری کەڵەکە بوون ڕاسترە مەسەن تۆ یەک دەخەیتە سەر یەک و دووە خەیتە سەر چوار ئاوایە ئەوانە لەوانەیە بۆ ماوەی کورتی تەسیرێکی بۆ تۆ نەبێت باشە بەس بۆ ماوەی دوو درێژە مەقسە اینجا ئێستا جەنابەت لە من باشترە زانین خەڵک لەرە خواردن بە دلیڤەری زۆر بانگەکە کە لە بەریتانیا لەوانی وەکو ئێرە زۆر نەبێت بەتایبەتیەوانی کە لە داوام کارەکەن و بە تایبەتیش خواردنی سەرەکی لە وڵاتی ئەمە برنج و شلێ هەردووکمان عنی هاوڕای لەسەرەوە برنج و شلێش ئێستا زۆر جار ئەبینم لە کیسی پلاستیکی سەفەریە ئەوەی کە خەڵک پێ لە پەنگوین لە لایلۆنی سەفەریە برنج و شلەکەکەنە بەتایبەت شلەکەکەنە پەنگوینەکەەوە ئەگە برنجەکە لە قاپەکە شابێ شلەکەکەنە ناو پەنگوینەکەەوە بە پێچراوی بۆتە هێنن ئەمێ بزانم ئەمە مەترسیدارەیانە وڵی من ئەو پرسیارە ئەبێ لە هین بپرسین لایەنە ڕسمیەکان و تەندروستی پرسین چکە ئەوە شتێکی وەکو منطقی تیانێت چکەوە کارلێکردن دەکا یەک دووەمیش وەکو ئەتەکێتیشی تیانە ینی نازم چ جۆر ئەتەکێتیشتیایە تۆ برنجشلم بۆ پێدە ناو چیسەیەکەوە بۆم بێنی بەڵام وەکو تەندروستی تەبەر خەڵەتە کەواتە واز لە مەسەلەی ئەتەکێت بێنە خەڵکی ئەڵە من گوێ نایەمە ئەتەکێت لە مەسەلەی تەندروستیە نازۆ غەڵەتە زۆر غەڵەتە ئەگەری شێرپەنجە لەوانەیە زیاد بکە بەتەوە دەگەر ڕۆژانە بخورێت هەموو پلاستیکی هەموو پلاستیکی باشە حەزت کرد ڕێی من بزانین لەسەر شوشە و پلاستیک ئەگەر ڕێی من تەوێ مناڵم لە دەفری قوڕابێ هەڵبژیرێت دەکوە حەزەکەی بۆ تێنم هەر حەزەکە یەک شەر بە شەبەهەدیە بۆ هێنم دەوڵەتە پێشکەوتەکان زیاتر هەوڵەدەن بیخەنا هینەوە شوشەوە باڵێ ئێستا گەڕاونەتەوە سەر بەکارهێنانی شتی شوشەوە ئێستا مەسەن تۆ لەوانەیە پێم بڵێ باشە ئەو لە وڵاتە ئەوروپیەکان دانیشتون شیریان کردوتە دەبەی پلاستیکەوە وانە ئاویان کردوتە دەبەی پلاستیکەوە ئەکەیتە دەبەی پلاستیکەوە بەڵام حرارەتەکەی دەرزەی گەرمیەکە دەپارێزی نایخەیتە بەرهەتاو دوایە ماوەی شەڵفی کورتە ماوەیەکی کەمتیایە ماوەی مانەوەی لە سەر ڕەفە و ئەو شتانەی کورتە ئەکسپایرە بی مەسەن زۆر خواردنەیە ئەڵێ مەسەن ماوەی ئەوەنە ئەکسپایرە بێ
بۆ ئەکسپایرە بێ خواردنەکە تێک ناچێت بەڵام لەو شتێک کە هەڵگیراوە کارلێکترەکەن و بۆی ئەکسپایرە بێت هەمان قسە بۆ برنج و شلەکەش ڕاست نییە قەیچێکە دەقەتیابیانی چیە ئێستا تۆ هەموو ڕۆژێت دقەت برنج لێ بکەیتە ئەوە مەترسێکە لەوە من ئێمە وسمان ئەوە تەراکمیەکە کۆبوونەوە سەریەکترە کەڵەکە بوونەکە دکتۆر بابەتێکی تر هەیە کار دیسانەوە لە مەسەلەی خواردن و شێرپەنجە بەڕاستی زۆر مەبەستمەکە پرسیارەت لێ بکەم مایکرۆیف ئەو کاتێککە من لە بەریتانیا خوێندەبەت من ساڵێک لە بەریتانیا بووم یەکێک لە باشترین زانکۆکانی بەریتانیا خوێن کە شەفێڵدا ویشێک لەو سکوڵانەشە لەو کۆلێژانەشان خوێن کە پەیوەندیدار بە توێژینەوە دەربارەی تەندروستی بەڵام زۆر عەتیاتی لە ماڵەوە خواردنیان هێنا مامۆستاکانم لە ناو هینێکە هەڵگرێکە لە ناو دەفرێکە لە ناو کۆلێژ ئەیان خستە ناو مایکرۆکە ناو مایکرۆکە گەرمیانە کردو ئەیان خوارد بۆی داوای دلیڤەری نەکەن لە کاتێکا لێرە خەڵک زۆر لە مایکرۆ ئەترسێ ئەمە بزانم بەڵگەی زانستی هەیە لەسەری کە مایکرۆ ئەگەری تووشمان بە شێرپەنجە زیادەکە من قەت نەمبیستووە وەکو مەزدەڕی علمی ینی بۆکو لێ کۆڵینەوە ریسێرچ کە مایکرۆوێڤ ئەگەری توشبوونی شێرپەنجە زیادەکە ئەوم نەزانیوە لەوانەیە تۆ بیزانین لەم باش منیش نەمبیستوە بۆی لە جنابتە من نەمبیستوە قەت ئەو چەند ساڵی لە ئێرلندا بووی نازانم چەند ساڵ لە ئێرلندا هەر ئەمان سیستم بوو وەکو تۆ باسیەکەیت خەڵک دەهێنا و لە مایکرۆوێڤ گەرمێ کردەوە و مایکرۆڤ لە هەموو ماڵێکی ئەوروپا هەیە لێرەشەیە ئەگەر مایکرۆوێڤ بە ریسێرچ ئیسپات بکرابایە ئەو مایکرۆوێڤانە ئەبێنەوەی بڵاوبوونەوەی شێرپەنجە ینی کارسنۆجین و پری کانسرسن بنە هۆی شێرپەنجە ئەو کاتە هەمووی لە هەموو شوێنێ منعکرا ئەوەنەی من کە خوێنومەتەوە قشتیوان ببینیوە هەڵبەتە ئەمە سەرنجستان بۆ ڕابکێشم هەمومان ئەو ئازاین ئەگەر تۆ خواردن گەرمەکەیتەوە یەکەم جار بە ئاوی گەرم دەفرەکە بخێتنەوە ئاوی گەرمەوە سەلامەتترینیانە نەبوو بە تەباخی غازیان نەوت نەبوو اینجا بە مایکرۆ جەنابیشت لە من باشتر ئەزانی بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەستاوە هەمووی خێراترە مایکرۆیە و فەرموشت کە لەوانەیە ئەوەی کە ئەوەندە مەترسیدات بێ خواردنەکە بە دلیڤەری داوا بکەیت و هەڵگرتنەکەی باش نەبێت لە دلیڤەرێکە هەڵبەت هەموو دلیڤەری خراپ نییە بەڵام خراپ نییە بەس شێوازی گواستنەوەکە شێوازی گواستنەوەکەی باش نەبێ مایکرۆکە زۆر سەلامەترە هەر بەڕاست دکتۆر لەو بابەتەیە ئەقی پێشوو زۆر باسی قەڵەوی و شێرپەنجەمان کرد و باس لەوە کرد کە قەڵەوی پەیوەندیدارە بە 12 جۆری شێرپەنجەوە و باس لەوە کرد کە لەگەڵ شێرپەنجی مەمکە بەڕاستی قەڵەوی مەترسیدارە ئەوەی کە من لە NHS خوێندەوە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگ بووی کە بتوانانی کێشی لە شت ڕاگری یان کەمی کەیتەوە ئەوە بوو کە خۆت لە خواردنی دەرەوە بپارێزی فاست فود حتا ئەگەر فاست فودیش نەبێ ئێستا خۆ بنە برنجوش لە فاست فود نییە تۆ بە هێواشی پێگا بە هێواشی بڵێ باسی لەوە کرد کە خواردنەکە خۆت لە ماڵەوە دروستی بکەیت لەوە باشترە کە تۆ لە دەرەوە داوای بکەیت و بیهێنیت لەبەرەوەی کە ئەوانی کە لە دەرەوە دروست دەکرێن لە مەتعەمەکانەوەمان هەڵبەت منیش و تۆش خواردنی مەتعەم هەرا خۆین بەڵام کەم وەکۆی ماڵەوە کۆنتترۆل نییە هاوڕای لەگەڵ بابەتەیە یان دژڕای تاوان تۆ مەتعەمێکایش بکەی بێ خواردنەکەتەوە نەخۆش بڵێ مەتعەمەکەی دکتۆر لە مەتعەمەکەی من باشترە خواردنی تۆ لە خواردنی من باشترە اینجا کەەوە بتەوە بکەی جۆری ئەو ڕۆنەی بەکاری دێنی جۆری ئەو شلەی بەکاردێن جۆری ئەو بوارات و ئەو شتانە و ئەو موادانەی کە تیەکەی تۆ نازانین چییە تۆ بە هەموو سقەیەکەوە سقە بە شخصەکەکەی وەنیە دروستە ئەو لەوانەیە هەرچی تێکردی بۆیە ئەڵێن باشتە بەڵام تۆ لە ماڵەوە کە ئیکەیت خۆت وریای سیحەتی خۆتی ئەزانی چەند خوێ تێەکەی ئەزانی چەند مەسان ڕۆنی تێەکەی چەند ئەوەی تێەکەی طبعاً باشترە مەسەن هەر هیچ نەبێ لە ماڵەوە تۆ چەوریز کەمتر تێەکەی وانە دروستە یعنی تۆزێ خوێیەکە ئاگال لێ بێت هەندێک مەوادەیە لەوانەیە هەرتینەکەیتەوە تۆ توزانی چی تێکە لەوانەیە ئەمە دوا پرسیارمە دەربارەی خواردن هەڵبەت چکە ماشەڵڵا مەوزوعەکەمانە خۆش هەر پرسیار دروست دەبێت ئەلبەتە لە باتی ئێوەش داوای لە وردەنجاوی دکتۆر دەریوانەکەم کاتی ناخواردنەکەی مانگرت بەم بەردامانەکە لەگەڵی کردمان بەس ئینشاڵڵا ڕۆژە لە خزمەت تابین لە کورسات میوانمان باکە دکتۆر گیان لە زانستە ناتەقلیدیەکانە بڵێ ئەنکۆنڤێنشناڵ لە علمی مۆدێرنی مێدیسنی ئێوانە لە زانستی نوێی پزیشکی ئێوانە بەڵکو لە زانستە ئاروێدیەکانە حتا لە زانستەکانی تراکە پەیوەندیدار بە تەندروستی و لە ساغی مرۆڤەوە باس لەواکرێڵێ هەتاوەکو خواردن ئاگری زیاتر بەرکەوێ بەهای کەمترە بێتەوە ئاوا ئاوترێ لەبەرەوە هەتا ئەتوانین زیندەخۆر بە زیندەخۆر بە مانایەکتر ئەگەر خواردن یان خواردنەوەش گەرمی بەرکەوت ئەمرێ خۆ ئەگەر نەشمرێ تۆزی لە زیندوێتی کەمە بێتەوە زانستی پزیشکی لەگەڵەوە بە تا هاوڕای دژڕای تاشوایە دوو بەشە بەشێکیان نەبێ بایەوە نەگەرم بکرێتەوە کە هەندێک خواردن هەیە بەکتریا و ڤایرۆس ئەوانەی تێدا
ئەگەر مەبەستە لەوانە گۆشت و جۆرەکانیەتی لەو زانستانە وترێک گۆشتیان مەخۆ یا کە خواردە ماسی بخۆ کە خواردیشە لە سەرەتای ڕۆژاوی خۆ نەک لە شەوانە. ئەبینی مەسا هەندێک شوێنەیە بێ گەرمی بەکاری بینی بۆ ئەوەی وەکو تاقیمی بکەیت بەڵام بە شێوەی گشتی زۆر کوڵاندن یعنی نەمانی بەهای خۆراکی ئەو خواردنە یعنی بەهای نامێنێت یعنی تۆ وەکو هێشتێ بخۆیت و بەس کتی پێتێرەکەیت و ئەڕات و تاق هیچ سوودێکی بۆ تۆ نابێت. کەواتە هاوڕای لەوەی کە خواردناتا کەمتر ئاگری بەرکە و سوودی زیاتر زۆر ڕاست دیسانە پرسیارێکی لە مێشکمان جوڵان. جەناوی باوکمەی فەرموو ئەو کاتێک کە ئینگلیزەکان لە خانەقین کاریان کردو کاتی خۆی لە پرۆژی نەفتخانە ئەویش باوکی بۆ جەناوی باوکمی ژێڕاوەتەوە کە ئەڵێ کە ئینگلیزەکان گۆشتی سووریان لێ ئەنا گۆشتەکان ئایا بە کرێکارەکان و خۆیان بەس ئاوەکەیان نەخواردەوە. هیچ هەیە لەسەر بابەتی زانستی ئەمەیان نییە. بەخوا نازانم ئینگلیز بۆ واکەن خۆیان تێزانێتی بۆیان کردو بەڵام هیچی زانستی هەیە بابەت ئەی مەسەر لەگەڵ گۆشتەکە خۆی بخۆی زەرری زیاتر بێلەوەی بەس ئاوەکە نەوەڵە لەوانەیە گۆشتەکانەوە نەکوڵان بێ هیچ قیمەتی غیزایی نەما بێ بۆ تێت هەموو قیمەتەکە چۆتە ئاوەکەەوە بۆیە ئەم ئاوەکە خۆنەوە چەلاوەکە خۆنەوە گۆشتەکە اینجا ببین سەر شێرپەنجەی مەمک تۆ یەک پرسیاری زۆر گرنگ هەیە دکتۆر شێرپەنجەی مەمک باسمان کرد کە ئاخری دنیا نییە من ئەمە یەکشت بڵێم ئەمڕۆ لەگەڵ 30 ساڵ 40 ساڵ 20 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری زۆر گەورە هەیە لە چارەسەری شێرپەنجەی مەمک و زۆر گەشت بینین لە چاو ساڵانە هەرەوەرە بەردەوام باسی دەرەجەی شێرپەنجەک لە دەرەجەیە کە دەرەجە 2 دەرەجە 3 دەرەجە 4 بەو مۆدلی کە لە بەردەستە ئەگەر ئەکرێ بۆ بینەرەکانمان شەرحی بکەیت ئەکرێ پێم بڵێ لە دەرەجە 4ەوە بۆم باس بکەی دەرەجە 4 شێرپەنجەی مەمک یعنی چی؟ باش ئەگەر تۆزێ کاتم دێ پێچگە لە دوو شت هەیە ئێمە دەرەجە هەیە قۆناغ هەیە ئەبێ ئەو دووشتە ئێمە لێکتر بکەینەوە قۆناغ مەسەن جیایە دەرەجە چیە هەر گرەیەکی شێرپەنجە کە دروست دەبێ لە شێرپەنجەی مەمکە ئێمە باسیەکەین مەسەن دەرەجە 1 و 2 3 هەیە ئێمە حسابی ئەکتیڤیتیەکەین هاریەکەین گەشەکردنیەکەین لە ماوەیەکی معەنە هەیە دەرەجەیەکە لە سەرخۆ گەورە بێت دەرەجە 2 خێراترە دەرەجە 3 زۆر خێراترە ئەمە دەرەجەکانە هەیەش ئەو دەرەجەی کە ئێمە لە کوردەواری باسکە قۆناغی 1 و 2 3 4 بڵێن 0 و 1 و 2 3 4مان هەیە اینجا چۆنە بە کوردیەکەی بەدەست پێ بکەین ینی دەگەر بە عکسەوە دەست پێ بکەین لە 4ەوە دەست پێ بکەین 4 ینی دروستبوونی شێرپەنجە لە مەمک و بڵاوبوونەوەی لە لەشیە یا دروستبوونی شێرپەنجە لە مەمک و بڵاوبوونەوەی بۆ پێستیە یا دروستبوونی شێرپەنجەی مەمک و چوونە ناو ماسوولکەکانیان بگرێتەوە بەڵێ شێرپەنجەی مەمک لەکوێ بڵاوە بێتەوە ئەگەر ئێمە بە ئینگلیزیەکە بەکاربێنین حرفی بی و ئێل بەکاردەین ئێل لەنگ لیڤەر لیمف نۆت سیەکان جگەر لیمفەخانەکان یان لیمفەگرەکان ئەوە مەسم بۆ دەرەکردن لە تەلەباتی ئەوامانە جوانە ئەوە بیەکان برست برێن بۆن ئۆکەی یعنی لە مەمکەوە هەتاوە بۆ مەمکەکەیکە مەمک ئێسقان مێشک لەو شوێنانە بڵاوە بێتەوە هەر ئەوەش بە زۆرەی خەسڵەتی وەرەمەکانە هەر وەرەمە و شێرپەنجەی ئەنوای هەیە یەک نەوع نییە یەک جۆر نییە هەر یەک خەسڵەتی خۆیە مەسەن تریپل پۆزەتیڤ و تریپل نێگەتیڤ و هێرت و پۆزەتیڤ و هێرت نێگەتیڤ ئەوانە شتی وردەکارین ئێمە زانین ئەوەی کە بۆ خەڵک گرنگە بیزانێت نییەوە باش ئەوەی کە خەڵک بۆ خەڵک گرنگە کە فەرمووی دەرەجەی 4 تەواومت دەرەجەی 4 بڵاو بۆتەوە بڵاو بوونەوەکە بۆ سی بۆ جگەر و بۆ لیمفەگرەکان یان بۆ لە مەمکێکەوە بۆ مەمکێکی تر لێوە بۆ ئێسقان لێو بۆ مێشک بڵێ ئەمە سێ ئێڵەکە و سێ بیەکە بەڵێ ئەمە بۆ بڵاوبوونەوە ئەو بۆ تەلەبەی کولێت و بیش باش بۆ دەرکردن زۆر ئاسانترە فەرمووت ئەوە یەکەم مەسەری بڵاوبوونەوە کە کولێت تۆ بۆ ئەمانە دووەم ویستەچی فەرمووی بەردەوام ئەمە قۆناغی 4 بە باسمانکەوە نییە بەڵێ سێم وەکووتمان بڵاوبوونەوەی لە مەجموعەیەکی زۆر لە غودەکانی ژێرباڵ یاخود ئەو غودەی لمفاوی کە لەسەر ئێسقانی ملایە ئێسقانی مل لێرە سوپراکلابیکرە لیمفنۆدی پێڵێن ئەوە بە سێ حیسابەکرێ
ئەمە قۆناغی سەیە قۆناغی دوو لەمەم کە گرێەکەیان گەورە بێ یان بچوکی بێت چۆبیتە بمباڵی سێ چوار نەوەی هەیە جۆری هەیە غویا خودەکانی بمباڵیم کەمێکی تووشی بوو بێ قۆناغیەک لە مەم کابنێتەوە حەزمیشی بچوو بێت قۆناغی سفرمان هەیە کە DCIS ئەڵێن شێرپەنجەی لە شوێنی خۆیەتی من بە شێرپەنجەی نازانم پێش شێرپەنجەی داانەی چکە ئەم جۆرە شێرپەنجەیە لە شوێنی خۆیەتی توانای بڵاوبوونەوەی نییە من کە بە نەخۆشەڵێم نەقاچی هەیە بڕوان باڵیش هەیە بفرێت لە شێگەی خۆی ئەمێنێتەوە ئەمە قۆناغی سفرە ئەو قۆناغانە ئەمە بە قۆناغکردنە ئەو قۆناغانی کە خەڵک باسیەکان بەڵێ دکتۆر لە مەسلەی قۆناغەکانە ئەوەی کە زۆر گرنگە بەلای خەڵکەوە مەسلەی بڕی ساڵەکانی ژیانە یعنی چەند ساڵ ئەژی ئەگەرچی لەوانە جەنابەت 100% هاوڕابی لەگەڵ مناکە ئەوەندەی کواڵیتی ژیانەکە گرنگە ئەوەندە بڕی ژیانەکە گرنگ نییە ئەمە هەڵبەت لەوانێ ڕێکی شخصی بێت بەڵام بە هەر حاڵ لە مەسەلەی دەرەجەکانە ئەو ڕێزانی کە دەرەجە چوارن هیچ پێشبینیەکمان هەیە لە شێرپەنجا بڵین ئەوەنە ساڵی ترەژین خۆی تۆ جەنابە زانیس ئەو بەحسانی کراون لە ڕسێرچانەکە کراون 5 years survival هەیە و 10 years survival هەیە 5 ساڵ گیان دوای شێرپەنجە توش بوونی 10 ساڵ هەیە ئەگەر لە چوارەکانەوە پێدابین تۆزێ خۆش نییە چونکە ئەڵێ 5 years survival یان 150 حدودی 150 هەیە بۆ مەسەی لە پۆزیتیڤ سایدەکەکەین بەلای کەمەوە لە 150 5 ساڵ زیاترەژین لە دوای هەموو شتێکەوە دوای ئەوەی بڵاویش بۆ تۆ بەڵام ئەمە ئەوە نییە مەسەن قسەی گەرانتی نییە من هەموو جارەڵێم هەر کەسە و کەسێکە من کەسێکم تۆ کەسێکی ڕەوشتی بایۆلۆجی لەشی من جیاوازیە لە ڕەوشتی بایۆلۆجی تۆ ڕەوشتی بایۆلۆجی وەرەمێک لە ئافرەتێک بۆ ئافرەتێک جیایە هەمان شکڵن هەمان شێوەن هەمان تەمەنن هەمان شێرپەنجیانەیە لە یەکێکیان ئەنجامەکانمان زۆر باشە لە نشیان بەقەت ئەو باش نییە بە شێوەیەکی گشتیمە باسکەین 150 دوای 5 ساڵ ماون یعنی دوای ئەوە لە 10 ساڵی لە بۆ 130 و کەمترکەم دەبێتەوە و بۆ 10 ساڵی ئەو ناوە اینجا دەیت ئەمانە ئەگەر مەسەن ئێماتە مەسەن دەڵێن قۆناغی سفر لە 1990 پاش 10 ساڵیش هەر لە ژیانان ئەوە لەوانەی کە مەسەن نەخۆشی دڵیشیان هەیە و نەخۆشی دەماغیان هەیە و مەسەن شتێکی کەیاشیانە بێ بەڵام 1990 هە لە ژیانن قۆناغی یەک تقریبان لە 1992 بەرەوسەرەوە بۆ ماوەی 10 ساڵ لە ژیانن قۆناغی سێ لە 1970 لە ژیانن یعنی ئەمە بۆچی ئەمە لە 1970 دوای 10 ساڵ لە ژیانە بڵێ ئەمە بۆچی ئەو شتانە ئێمە باسەکەین بۆ ئەوی بزانین مەسەن ئەمە پرۆگرێشنی پێڵێن یعنی یەک تۆ باسی شتێکش کرد ئەوە دوو نەوەشتەیە میتەسەسس فری سڤایڤل و دزیز فری سڤایڤل هەیە هیچ نەوە علامەتێکی بە دەرناکەوی تا ئەو کاتە هەیە بڵاونە بۆ تۆ لەشیا و سڤایڤەر ڕێت هەیە ڕێژەی ژیانێ ئەوانە حیسا بکرێ لە چی لە بۆ هەموو شێرپەنجەیەک تقریبان ئەمە حیسابێکە حیسابەکەی بۆکەین خەڵک پلاندانی بۆ ژیانی دروستە لە خۆی تێبگات چیە بەڵام ئێمە قسەیەکی جوان کرد جەنابەت کواڵەتی ژیان مهمترە لەوەی کە مەسەن کوانتیەکەی ینی تۆ 15 ساڵ لەسەر جێگایەکە بکەوی نیوە زیندوو نیوە مردوو بۆ چیتە ئەگەر بیگۆڕیتەوە لەگە 5 ساڵ ژیان بە ئیسراحەتی و بە سیحەتی و بە خۆشی بژی هەر 5 ساڵەکە لە بژێری نەک 15 ساڵ وەکو ناوجێکا کەوتبیوانە بەڵام ئێمە هیوای ئێمە چییە؟ 15 ساڵ لەسەر پێی خۆی بی 20 ساڵ 30 ساڵ 30 ساڵ لە من باشتریش بی سیحەت زۆر باشبی تەندروستی زۆر باشبی هەنگاوەکان بەرەو ئەوە دەڕوا ئێستا بۆ بەرەوەرەوە ئەڕوا ئەتوانین لێم پرسی لەبەرەوەی ئێستا زەواجکردن لە نێوان بەکارهێنانی نەشتەرگەری جوانکاری لەگەڵی و کیمیاوی و بایۆلۆژی و تیشک و چارەسەری هۆرمۆنی 5 خەتمانەیە بەیەکەوە زەواجەکەین بۆ ئەوی خەڵکێک و پارێزین هەر کەسە و بە گوێرەی ئەوەی کەی بۆی مناسیبە ینی بۆی ڕێکەکەوی خۆ شەرت نییە هەمووی تۆ بۆ یەک نەخۆش بەکاربێنی و مەرجش نییە سوودی لێ دکتۆر پێش
4 ساڵ کۆمەڵێک بەردەوام کرد لەسەر باوترین هۆکارەکانی مردنە دنیاە کە ڕیزیە کرد هەر لە مەسا کەسە بچێتە گوگڵ توانە بنووسێ the most common causes of death in the world هی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی ئەوە کە ڕیزی کردو لە سەری سەرەوە یەکەم جار نەخۆشی خوێنبەرەکانە کە بە شێوەیەکی گشتی جەڵتەی دڵ زۆرترە دوای جەڵتەی دەماخە دوای ئەوە پێڵەن COPD گرانی درێژخانی بۆرەکانی هەناسەیە وابزانم شێرپەنجەکان لە 6 و 7 تەمان ینی ئەوەندە دوورن بەراورد بە من تەسەوەکەم ڕووداوەکانە سەری سەرەوە بن بەپی وڵاتان ئەگۆڕێت بەپی جەنابەت لە من باشترە زانیت بەڵام پرسیارەکەی من ڕێک ئەوە بوو کە ئەمیزلێت بکەم هەر بەڕاست ئەوەی کە خەڵک لە حادیسەی سیارە ئەوەی کە لە تەجربەی ئیشی خۆتانە ئەیبنن جەنابەت بەڵێ بەس بڵێم پسپۆڕێکەت پزیشکی نەشتەرگەری مەمکیت بەڵام پێشتر پزیشک بووی ژووری تەواویت بینیوە ئێستاش هاوڕێت هەیە و ژورانە بینن بە حادیسەی سیارە خەڵک زیاتر منای بە شەرپەنجە من تەسەوڕەکەم باس حادسەی سیارە ناکەین ئێمە باسی ڕووداوەکانەکەین بەگشتی بە کۆکراوی ئەگە ڕووداوەکان مەسەن تۆ لە ساڵێکە لە دەوڵات شەڕ هەیە وڵاتێش مەسەن ساڵی بووە لە وڵاتێکا شەڕ شەڕش بە تۆپ و تیارە و هەموو زۆرە چەکێکەکرێ لە ڕۆژێکا مەسەن تۆم لەوانەیە لە 50 کەس لە دنیا بە شێر 50 بمرێ هەر بە یەک تۆپی لە شارێکە 50 کەس ئەبرێت درستە بەکوژرێت یعنی ڕووداوەکان زۆر لەسەرەوەتر نییەکە من دوایەوە ئەو دڵ و COPD-وانە دوایەوە شێرپەنجەکان دێ بەڵێ شێرپەنجەکانیش یەکەمیان ئەگەر جەنابەت باس لەزانی علاقەی بەهینەوە هەیە ئاو هەوا و کەش و ئاو هەوا هەیە بەڵێ اینجا لە مەسلەی کەش و ئاو هەوایە مەسلەی فشاری دەرونی بۆ نمونە ئێستا زانست و هەردووکشمان هاوڕاین ئەوانەی قەڵەون ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زیاترە ئەوانەی تەمبەڵن ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زیاترە مەسلەی ئەلکۆهۆل تا ئەسا کۆنترۆڤێرسی لەسەر 100% یەکلای نەبووەتەوە لەسەر مەسلەی شێرپەنجە و هەموو نەخۆشەکانی تریش کە جەنابەت لە من زۆر باشترە زانی ئەویش لە مەسلەی زیاد بەکارهێنانە من ئەوەی کە تا ئێستا بەرچاوم کەوتووە لە ڕێبەر زانستیەکانە هەم لە NHS هەم لە خەریتە تەندروستی جیهانی هەم لە CDC Central Disease Control ئەڵێ لە مەسلەی کوهر ئەڵێ مودریشن ئەڵێ معقول بەکارهێنان ئەگەرچی بابەتی ئاینیە لە ئاینە قسەی تر هەیە لەسەر بابەتە بەڵام ئەو ئەڵێت لە مەسەرە زانستیەکانڵێ بە معقول بەکارهێنان طبعا لەگەڵەوە وەرزشە باش بێ خواردنێ باش بێت تاکو کۆتایەکەی جگەرە باسکراوە کە پەیوەندیدارێکی ڕاستە و خۆیە بە شێرپەنجەی سیەکانەوە کە یەک لای بووەتەوە لە برێستی هەیە لە مەمکیش هەیە لە مەمکیش هەیە جا دکتۆر ئەوەی کە من ئەگەر بە باشی بیرم مابێت لە کۆز ڕۆلیشنشیپە لە پەیوەندیەکان دروستکردنی پەیوەندی بە شێرپەنجەوە چوار دانێ ڕیز کرد و هیوادارم هەر چوارم بیر مابێت لە ئەنیکە یەکلای بووەتەوە کە بڵێن پەیوەندیدار بە توشون بە شێرپەنجەوە جگەرە کێشانی تیابوو هینی تیابوو بەرکەوتنی ڕاستەخۆ بە تیشکی هەتا بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەوەی کە لە UV لایت بەڵێ لە مەسەری شێرپەنجەکانی ئەوەیە لە شێرپەنجەکانی پێستا و گۆشتە پرۆسس کراوەکانی تیابوو کە کاڵباس و ئەم جەماعەتی کەسە تازە بە تازە لە وڵاتی مەخەریکەوێ بە مۆدێل چوارەم بە باشی بیر نەما بەڵام لەوانەیە جێنەتیک بێ هەبەت ئەمە ئەو ساینتر کە باسمان کرد مۆدیفایبڵ بوو یعنی کاکرێ خۆت بیگۆڕی بەڵام بیرم نابینی بێتم کە باسی لە فشار کردبێ لە مەسەلەی شێرپەنجەیە ئەمە لە جەنابدان پرسیارە بکەم ئەکرێ فشار مرۆڤ تووشی شێرپەنجە بکە ئەمە لەو بەجۆرە ئەو دراساتانی کراوە کەوەی من خوێندومەتەوە ئاگادارم یەک لە کێشەکانی توشبوونی شێرپەنجەی مەمک ئەو کەسانن کە بە شەو ئیشەکەن خەفارەتی شەویان هەیە پەرستارن ئیشی شەویانەیە سایق تەکسی شەون لە مەسان شوێنی ئەو شوێنە گشتیانە حرەسن ئەوانە زیاتر توی شێرپەنجەی دەبن وەکو ئافرەت بەرنامەیەکمان کرد پێش ماوەیەک ئەفوم کە ئێمە خزمەتە لەسەر سەرکەیدیان ڕیدم ئەوەی کە خەڵک لە سەعاتی بایۆلۆجی هەڵبەت سەرکەیدیان ڕیدمەکە دووبارە سەعاتی بایۆلۆجی ڕێکە خاتەوە ئەمەی کە ئەفەرمووی ئەوانی کە شەوان زیاتر ئیشەکان زیاتر ئەگەری توشبوونیان هەیە پەیوەندی بۆیە کە لە شەوان نان ئەخۆن یان لە شەوە ساعتی بایۆلۆجیەکە کاڵای بە ئیسراحەت کە ئیسراحەت ناکەن ئیسراحەت ناکەن لە ژێر سترێسە تۆ مەسەن ئەگەر دانیشە حسابی بکەیت کە ئیشەکەی لە ژیانی خۆتا وەکو شخصێکی تەبیعی بە ڕۆژ ئیشەکەی کە ئێوارە مەغریب و شەو دادێت شەکەتەبی لە شت دەگاتە سەعاتەکەت تک دێتە خوارەوە لێ بخەوە ئەمە
لە شتێکەوە ڕفرێشەکرێتەوە ریفۆرمەکرێتەوە ئەم ریفۆرمە پێویستی پێ لەش بۆ ریفۆرمی هۆرمۆنەتەکانی لەشت کەم تۆ مەجال نەدا ئەم ریفۆرمە دروست بێ بە شەو هەر بە خەبەر بوویت و لەژێر ئەو ستێشەزا ژیای ریفۆرم نابێتەوە هۆرماتەکان تەسیر لێکاتن و وەکو خۆی بە خواریە ڕوات زیاتر وەکۆڵین سترس مەسەن و شەونخوونی زۆر تەسیریە زۆر جاریش مەسەن کە وەکوم لە حەزای شخصی من باسی بکەمەوە مەیخەنە قاڵ بە علمەوە زۆر لەم خۆشانە کە توش شێرپەنجە بن دەڵێ وەڵاهی مێردەکەم ئەوەی دەردامێ لێی کردم بە سەرەتان ئەوە پرسیارەکەم بوو ئەوەی دەردامی لێ کردم بە سەرەتانیان ئەوەنە خەم خوارد باوکم ئەمری خوای کرد دایکم ئەمری خوای کرد دوایە بە 3-4 هەفتە ئەو گرێم بۆ دروست بوو ئەمە واقعەیەکی علمیە هەیە زۆربەی سترس شێرپەنجە دروستەکە ئەمە ئەوە ئەگەر باس بینە سەر ئاو هەوا و دەوروبەر مەسەن ئێمە ئەڵێن لە چی هەیە شێرپەنجە هۆ کارەکانی پەیوەندی بە شێرپەنجە خاکە خۆراکە ئاوە هەوایە ئەو چوارەیە ئەی بۆشایی ئەو پێنجن کە عفونکە بۆشایی باونا لەمانە خزمەتی جەنابەت بکەم کە ئەمە دووبارە لە زانستی مۆدێرنە کەمتر باسەکرێت هەموو ئەو شتانی کە جەنابەت ئاماژەت پێدا بریتین لە توخمە سەرچەکانی کە لەشی مرۆڤ پێگەیەنێ بەڵام هەموو ئەمانە پێویستیان بە سپیسێک هەیە نەک هەوا نەک خودی هەوا فیزیکال سپیس ئەڵێم وەکو چۆن گەردون لە ناو سپیسە مرۆڤیش پێویستی بە سپیسە باشە یعنی کە ئەفەرمووی ئاو هەوا خراپ بێ ئەم چوارێکە خراپ بوون جگە لە سپیس فەرموو ئەمە بە عەرەبیەکەی کەش و هەوای پێڵێن مەسەن کاسینۆجین لەکوێ هەیە ئەوانەی کە تو شێرپەنجە دەکەن لەکوێ هێنا یان لە ئاوە خۆیتەوە یان لە خۆراکە خۆیت یانیش لە خاک و خۆڵایە بەڵێ یانیش لە هەوایەکە هەڵێمشی هەوای هەڵێمشی جامە مەسەری بۆشایەکە ئەلێرە ئەخەمە سەر بابەتەکە لە خزمەتی جەنابتە لە من زۆر باشتر جەنابەت ئەزانیت کە هێورکردنەوە ئارامکردنەوەی دەرونی مرۆڤ بە هەر جۆرێک بێ کە مدیتیشن تەئەمولکردن ئیتر لە شێوەی نوێژە لە شێوەی عیبادەتە لە شێوەی زیکرە لە شێوەی مدیتیشنەکانی ترا هەرچێ بێ گرنگ نییە ئەمە ئەوەیە کە بۆشایەکە بۆ مرۆڤ دروستەکە ئەکرێ خۆخستنە بۆشایی خۆ دوورخستنەوە لە بیرکردنەوەکان و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە کەمێک لەشت ئارام کاتەوە بۆی لە شێرپەنجە بپارێزێت کاتۆ تۆ باشە زایندەوە مدیتیشن زۆر مهمە لە ژیانە یعنی مدیتیشن باکەینە کوردی یعنی تێڕامانی پێڵەن تێڕامان و بەڕۆح نێزیک بوونەوە لە شتێک ئێمە مەسەن لە مجتمعی ئێمە ئەغڵبی مەسەن مەسەلەکە دینە یا ئاینە و ئەغڵبێکەش موسڵمانە دروستە کە سەیرەکەی مەسەن زۆر کەسمان هەیە ئێمە کە قەناعەتی بە دینەکەی خۆی هەیە بە باوەڕەکەی خۆی هەیە ئارامەیەکی زۆری پێدەبەخشێت ئەوانەی من باسی ئەو کەسانەکەم کە بە ئارامیەوە خواپەرستی خۆیانەکەن من باسی تدخلی سیاسی باسی مەسەلەی توندڕەوی ناکەیت تند ئاژێتی ناکەم توندڕەوی ناکەم عێراقمان بەوە نییە من نە بە حیزبەتی و نە بە توندڕەوی هەیە من دەڵێم خەڵکانی موسڵمان هەن بەدڵەوە خۆیان خۆشەوێ بەدڵەوە خواپەرستیەکەن بە هەموو ڕۆحەوە لە قاپی خوا دانیشتون کە مدیتیشن ئەمانە ئارامیشی زۆر گەورانەیە یەک لە ئەو شتانەی کە باس کراوە حاسکان ئەو کەسانەی کە دڵیان خۆشە دڵیان ئارامە وەک پرۆگرسیان لە داهاتوو نەتائیجی چاکبوونەوە وەرگرتنی عیلاجیان باشترێت لەوانەیە کە لە قەلەقاژی کەواتە هەموو ئەو شتانی کە جەنابەت باست کرد لە 5 توخمە سەرەکیەکە لە مەسەلەی خواردنەوە هەوا خاک بۆشایی کە لە مدیتیشنە بۆ خەڵکان شەرح کرد و مەسەلەی وەرزشکردن هەموو ئەمانە جگەروی ئەکرێ مرۆڤ پارێزرە نەخۆشیەکانی شێرپەنجەکانی مەمەک لە کاتی توشبوونی توشبوون ڕاستنێ لە کاتی دەستنیشانکردنی نەخۆشیەکەشە ئەگەری چاکبوونەوە خێراتر و باشترەکات دوای مەرحەلەی قۆناغی وەرگرتنی چارەسەر خێراتریەکە و لە داهاتووی باشتریشە بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر نەریمان محەممەد عزیز کە لە دوو بەرنامە لە خزمەتی جەناب تابووین ببوورە لە کاتی پشومانگرتی لە کاتی ناخواردنمانگرتی ئینشەڵا ڕۆژێک لە کاتی وەرزشکردنێکە لە خزمەت تابین سپاس بینەرانی بەڕێز کە بینەرمان بوون ئینشاڵا لەم بەرنامە تایبەتانە هەر ئاوا لە خزمەتان نابین کە کۆمەڵێک لە پسپۆڕان و پزیشکان ئەدوێنین بۆی کە زانیارەکانیان لە خزمەتیەوە بەکاربێنین هەتا ئەڵقی داهاتوو بەخواتان ئەسپێرم شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ